وتاری پایتەختی ڕۆشنبیری لەلایەن بەڕێز بابەکر دڕێی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی بافەرمێت. ئامادە بوانی بەڕێز میوانان و بەشدارانی دیداری کاروانی بێکۆتایی شانازیە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پایتەختە ڕۆشنبیری کە ئەمڕۆ هاوکارە لە ڕێخستنی دیدارێک بۆ نووسەر و تێکۆشەر و ئەرشیفناس و ڕۆژنامەنووس و مێژونووسێکی گەورە و سەنجینی وەکو مامۆستا محمودی مەلاعیزەت و پێویستە لە سەرەتاوە بەم بۆنەیەوە سوپاسی برای بەڕێزم کاک لاهووری شەقجەنگی بکەم کە بەشێک لە ئەرک و تێچووی ئەم دیدارەی گرتە ئەستۆ. ئەمەش بێگومان شایستە بیر نەچوونە و نمونەی وەفاداری و دڵسۆزیە بۆ تێکۆشەرێکی وەکو مامۆستا محمودی مەلاعیزەت و مێژووی کورد و جێگای دەستخۆشی و سوپاسە. هەروەها جێگای خۆیەتی سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی پسپۆڕان و بەشداربوانی ئەم دیدارە بکەین کە ئەرچیان کێشاوە و ئامادەن لێرە لەو بارەیەوە کەسایەتی ئەو بەڕێزەمان ورتر و قوڵتر نیشان بدەن تا هەردەم و هەمیشە محمودی مەلاعیزەتمان لە یاد نەچێت، چونکە ئەو چه هەڵوێستە سیاسیەکانی یان کتێب و دراسە و نووسینە جوراجۆرەکانی پێویستیان بە توێژینەوە و قسە لەسەرکردنی زۆر هەیە. ئەگەر سەرەتا مامۆستا محمود وەک تێکۆشەرێک و سەکردەیەکی دێرینی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان دیقەت دەین، ئەبینین هەر لە شەستەکانەوە دەستی بە خەبات کردو و هەمیشە کەسێکی سەرڕاست و ڕازگۆ و دڵسۆزی میلەتەکەی بووە، بۆیەش بەردەوام لە بەرەی چەوساوە و کرێکار و ڕەنجەر و پێشمەرگەدا بووە و بەگشت سەم و زۆرداریە چۆتەوە. کاتێک بەعسیەکانی ژێگرن و دوای ئەشکەنجە و ئازاردانێکی زۆر و کاروانێکی پڕ لە ناخۆشی و تەعزیب سەربەزانە ئازاد دەکرێ، دەرەکەوێ مامۆستا تەنانەت یەک و شەشی لەبارەی نهێنیەکانی شۆڕش و نهێنی هاوڕێکان نەدرکاندووە، بۆیە هەردەم لەناو هاوڕێ و هاوخەباتەکانیە بە مامۆستا چاونە ترس و بیوەرەکان ئاسرا کە هەموو وەڵامێکی بۆ پرسیار و ئەشکەنجەکانی بەعس تەنها نازانم و نەخێر بووە. کاتێک ساڵی 62 بەشی مێژووی کۆلێژی پەروەردەی زانکۆی بەغاتەوە کات و دواتر لە چەندین شاری کوردستان و عێراق بێتە مامۆستا، واز لە خەبات و تێکۆشان و هوشارکردنەوە ناهێنێت و بەردەوامە بێت. بەهۆی ئەم جۆرە هەڵوێست و تێکۆشانەوە چەندین جار و بۆ چەندین شاری عێراق نەفیەکرێت، چونکە هەردەم وانەی ڕاستگۆیی و بوێری و بە ئەمەچی بە خوێندکارەکانی وتۆتەوە و هەرگیز سڵی لە جەلادەکانی بەعز نەکردوێتەوە و جیاوازی لە نێوان خوێندکارەکان نەکردووە و هەموو ساتی وەکو مامۆستایەکی بە هەڵوێست و خاوەن مەبدە هەڵسوکەوتی کردووە و وانەی کوردایەتی و ئازادی خوازی و تێکۆشانی فێرکردوون. محمودی مەلاعیزەت جگە لە تێکۆشەرێکی سیاسی و مامۆستایەتی لە بواری نووسینیش ڕۆڵی گرنگی هەبووە. ئەوە تا یەکەم کتێبی لە شاری سلێمانی لە ساڵی 73 بڵاو کاتەوە بە ناوی دیبلۆماسیەتی بزوتنەوەی کوردایەتی کە تۆژینەوەیەکی وردە لەبارەی خەباتی دیبلۆماسی لە بزوتنەوەی کوردایەتی و هۆکار و دەرەنجامەکانی. هەروەها نابێت ئەو زنجیرە کتێبە نابەی لە یاد بکەین کە لەبارەی کۆماری کوردستان نووسیونی و بە کتێبی کۆماری ملی مەهاباد دەست پێ دەکات کە لە ساڵی 84 لەلایەنی چێتی نووسەرانی کوردستانەوە بە چاپ گەیشتووە. دواتریش بەرگەکانی کتێبی دەوڵەتی جمهوری کوردستان بڵاوکاتەوە کە چەندین نامە و دکۆمنتی لەبارەی کۆماری کوردستانەوە لە خۆ گرتووە و یەکێکە لە کتێبە دەگمەنەکان و بە بەڵگەنامە لەم بارەوە ئەدوێت. جگە لەوانەی ئاماژەم پێدا مامۆستا محمود چەندین دانراوی تریشی هەیە، هەروەها چەند کتێبێکی وەرجێڕاویشی هەیە کە دیارترینیان شانۆگەری دەروێشەکان بە دوای ڕاستیە ئەگەڕێنە کە شانۆگەریی سیاسی و لە نووسینی مستەفا حەلاجە و چەندین جار لە کوردستان نمایش کراوە و دەنگدانەوەی زۆری هەبووە. ئەمە جگە لە چەند کتێبێکی بەناوی خوازراوە کە لە تافی لاوی و کامبڵیا بڵاوی کردوونەتەوە، وەکو کتێبی خەباتی کرێکاران کە بەناوی نەقابەکانی پارێزگای سلێمانی بڵاوی کردوێتەوە. دوا کتێبیشی کە بە شانازیەوە ئەم دیداری بەناوەوە کراوە کتێبی کاروانی بێکۆتاییە. ئەم کتێبە یادداشت و بیرەوەرە تاڵ و شیرنەکانی مامۆستا محمودی مەلاعیزەت لە خۆگرێت و کتێبێکی دانسقەیە، چونکە چەندین قۆناغی جیاجای مێژووی کوردستانمان لە دیدی پیاوێکی تێکۆشەر و بە ئەزموونەوە بۆ ئەجێڕێتەوە، بە تایبەت دوێنەی ڕاستەقینەی زیندان و ئەشکەنجەکانی بەعس کە محمودی مەلاعیزەت بێگورچیلەوە بەرەنگاری بۆتەوە و تاستا بەرگەی گرت و 2000 بەعسی فاشیستەکانی ناچار کرد ئازادی بکەن و تەسلیمی ئیرادەی ئەو ببن. ئەمە دەبوانی بەڕێز. ئەبێت ئاماژەی کتابەت بۆش بدەین کە مامۆستا محمود دوای ئەوە لە زیندان ئازاد دەکرێت و لە ڕێگەی هاوڕەکانی و ئاودیوی ئێران ئەبێت و
لەگەڵ خانەوادە بەڕێزەکەی ئەچێتە ئەوروپا لەوێ لە ساڵی 1970 بەدواوە لە ئەرشیفی شاری ئۆپسالای سوید کارەکات و لەو کاتەوە ڕۆڵێکی گرنگی گێڕاوە لە بواری ئەرشیفسازی و دیکۆمنتاری. میوانە بەڕێزەکان، محمودی مەلەعیزەت کەسایەتێکی خۆشەویستە و زۆر کەس لەو بەڕێزانی لەم وڵا دانیشتون شادی ئەوەی بۆ ئەدەن کەسێکی ماندووی ڕێگای ئازادی بووە و حەقە لە ڕیزی ئەو کەسانە دامردێت کە هەردەم کە هەم وەک ئەهلی قەڵەم و هەم وەک کەسێکی خەباتکار و تێکۆشەر دەرس لە ژیان و خەباتی وەربگیرێ. لێرە بەم وشانەم کۆتایی بە وتەکانم هێنم و جارێکی تر ڕێز و درود بۆ گیانی پاچی محمودی مەلەعیزەت دەنێرین و دەستخۆشیش لە خاوەن دراسەکان دەکەین و لە دڵەوە سپاسی هەمووتانەکەم بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس.